طبعا ها یەک ستۆری منتان نەدیت هەمووی لە بۆ کۆڕەکتلی کۆم بوو ئەو ستۆریانی ئەوڕۆ کردم بەس هەر هەمووی ڕیکۆرد دەکەم بەس ئەتوی لێ نەبووە ڕاویستم دەرهێنەرەی بەناوبانگ تەرتیبات هیچ لێ نەبوو گوتمان وەرە تاقەتی وزیانە بەخۆ ئەی وەڵاهی نانە خۆمە ڕاستمەکی گەورە بوو شانازی پێوە دەکەم کە لەوێ بووی دەست خۆش بی بەس حەزم لەو زیانە نییە بەخۆی ئەگەر بەوە هەیە ئەگەنا پێم خۆش بوو ئەوڕۆ سوشیال میدیای کۆڕەت لە بندەستی تو بوو دەست خۆش بی شانازی پێوە دەکەم ڕاوە کاک قسەمان هەیە یەک دەقا قسەی دەکەن ئیشەکان بە جوانی کرد دیتم شتەکانم دیت یعنی متابعەشم دەکەی ئەدیکۆ تاوان نابی دیتم بە جوانی ئیشەکانی خۆت دەکرد و سەرکەوتوبی زۆر سوپاس دەکەم جێت لێ زۆر زۆر دیار بوو نا من بزرم سەربازی من هەیە یوسف دایمەنەوە دەڵێم سەربازی ونم ئەوە نییە خۆت بە دەربێخی بێنا مۆزۆعی و نازەم حەزم لەو شتانە نییە بەسەر سەرکەوتو تەوان شانازی بەخۆمەوە دەکەم ئەوە زۆر نیمە ئەمیش پێتەوە دەکەم ئەمن بخۆم شانازی بەخۆمەوە دەکەم لە عیلەکی واو هەر بژی تیکۆ داپیر هەر بژی دووبارە سەرکەوتو بی شتەکانتم دیت هەر سەرکەوتو بی بەم بڵە سمێخان